میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر کاریگەری ڕوناكبیر دەکەین لە هەرێمی کوردستان لەسەر نوخبەی سیاسی و کۆمەڵگای کوردی دەپرسین ئایا بەپێی ئەو پێناسەی کە نووسەر و توێژەرەکان بۆ ڕوناكبیر کردویانە ڕوناكبیر کامەیە ئایا ڕوناكبیران توانیوانە چ کارکردێک لە دۆخی سیاسی هەرێمی کوردستانە دروست بکەن لەسەر سیاسیەکان ئایا توانیویانە وشیاری لەسەر تاکی و کۆمەڵگای کوردی بەجێ بهێڵن ئایا ڕوناكبیرەکان توانیویانە چ کارکردێ بکەن لەو ڕۆوەکە ئەو گلەی لە دەسەڵاتی سیاسی و ئیدارە و بەڕێوەبردن دەکرێت بتوان ریفۆرمی سیاسی و کۆمەڵایەتی تێدا بکەن ئایا لۆژیکە ڕەخنە هەروەک چۆن لە دەسەڵاتی سیاسی دەگیرێت ڕەخنەبارانی ڕوناكبیرەکانیش بکرێت ئەم ڕوناكبیرانە بەسەر کێدا دابەش بوون تا چەند ڕوناكبیرەکان ئەو ڕەخنانەی ئاڕاستی دەسەڵاتی سیاسیەکەن لە کوردستان خۆشیان بۆ خۆیان بوون بە بەشێک لە کێشە و گیر و گرفتەکانی هەرێمی کوردستان ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژووە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک عەدالەت عەبدوڵڵا نووسەر دکتۆر هیوا عەزیز مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد بەخێر بێن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو کاک عەدالەت ئەگەر پێناسەیەکی ڕوناكبیر ئەگەر گونجاو بێ بڵم بە معنای ئیدواردیەکەی کاتێ ئیدوارد سەعید تعریفی ڕوناكبیرەکە لە ڕوناكبیر کێ و نوخبەیەکی جیاواز و ڕواهینێکی جیاوازی پێ بەخشێ ڕوناكبیر کێیە بۆ خۆی بڵێ زۆر سپاس لە ڕاستیە پێناسەکردنی ڕوناكبیر سەرەتا بابەتێکی بەگرفتە ینی شکالەتی هەیە چونکە ئەدەبیاتێکی زۆرمان هەیە لەبارەی ئەوەی کە ئەم بوونەوەرەکیەوە ئەو ڕۆڵ و ئەو ئەرکەی کە ئەکەوێتە ئەستۆی لە ناو هەم سیستەمی سیاسی و هەم سیستەمی کۆمەڵاتی کۆمەڵگە بەگشتیە چییە ئەوە لەم ئەدەبیاتەیە جیاوازی زۆر لە بیرۆڕای بەشێکی زۆری ئەو مەرەجعانەیە بینین کە لەبارەی ڕۆشنبیرەوە قسەیان کردووە بابەتەکە تەنها لە لای بیرمەندێکی فەڵەستینی ئەمریکی وەکو ئیدوارد سەعید ناوەستێ ئەو زیاتر ڕەنگە نوێنەرایەتی چەمکێکی دیاریکراوە بکە لەو چەمکانەی کە بۆ ڕۆشنبیر هەیە و وێناکردنیەکی دیاریکراوی هەیە سەبارەت بەوەی کە ئەبێ چۆن ناسنامە ینی لەسەر چ بنەمایەک ناسنامەی ڕۆشنبیر دیاریەکریە تاکو کتێبی شێ بە ناونیشانی سۆڕی الموسەقف وێنەکانی ڕۆشنبیر پێم وابێ لە لای خۆشمان جێڕانی بۆ کراوە بۆ زمانی کوردی هەوڵەدا چەند لایەنێکی چەند ئەرچێکی سەرەکی و ئەو ناوی لێنێ ئەرچی ئەزەلی سەبارەت بە ڕۆشنبیر دیارەکە کە پێی وایە بەبێ جێبەجێکردنی ئەمریکانە زەحمەتە شتێک هەبێ ناوی ڕۆشنبیری یەکێک لە وەرکانەوەیە کە ئەو پێی وایە مەسلەی ئازادی و مەسلەی دادپەروەری دوو بابەتی دوو بەهای زۆر گرنگ و دوو بەهای ئەزەلین سەبارەت بە کۆمەڵگەی مرۆڤایەتی یەکێک لەو مەسلە گرنگانەی کە ڕۆشنبیر پێوەی پەیوەندیدارە داکۆچیکردنە لەم دوو بەهەیە واتە بەبێ داکۆچیکردن لە ئازادی و بەبێ داکۆچیکردن لە دادپەروەری کە ئەو بە دوو بەهای ئەزەلیان ناوە بە زۆر زەحمەتە شتێکە بێ ناوی ڕوناكبیر بێ وا لە شوێنێکی تریشە لە پەیوەندیە بە حەقلی سیاسەتەوە وەزیفەیەکی تر بۆ ڕوناكبیر دیارەکە کە ئەویش وەزیفەی وتنی قسەی ڕاستە بە ڕووی دەسەڵاتدارانە ئەوانەی کە کۆنتڕۆڵی سەرجەم بێگومان بوارە جیاجەکانی بەڕێوەبردننی دەوڵەت و کاروباری کۆمەڵگایان لە ئەستۆیە پێی وایە ئەرکی ڕۆشنبیر ئەوەیە کە توانای کەشفکردنی میکانیزمەکانی ئەم پنتە جیاوازەکانی دەسەڵاتی هەبێ و ئەو کاتەی کە تەجاوز هەیە بۆ سەر ئازادی و بۆ سەر ماف و ئازادی گشتی ئەو قسەی حەق بڵێت چونکە تەسەووریی ئیدوارد سەعید ئەوەیە کە ئەم وەزیفەیە هەر وەک طبعاً ئەو ئەشگەڕێتەوە بۆ ئەو ئەدەبیاتی کە هەیە لەبارەی ناسنامەی ڕۆشنبیرەوە ئەگەڕێتەوە بۆ کەسێکی وەکو جۆلیان بێندا کە ئەویش بیرمەندێک فەیلسوفێکی گەورەی فەڕەنسی قەناعەتی وایە کە ئەو کەسانەی کە بەم ئەرکە هەڵەسن واتە ئەرچی داکۆچیکردن لە ماف و لە ئازادیەکان و لەکردنی قسەی ڕاستی گروپێکی کەمن خەڵکانێکی دیاریکراون هەموو کەسێ ناتوانێت بەم ئەرکە هەستێ واتە ئەمە سەبارەت بە ئیدوارد سەعید بەڵام خەڵکیتر هەیە بێگومان تێگەیشتن و چەمکی تری هەیە بۆ ڕۆشنبیر کە جیاوازە بەشێکی لە بەشێکی زۆر جیاواز لە
ئەوەی کە لای ئیدوار سعید دەبینی. بەڵێ سوپاس کاک عەدالەت. دکتۆر هیوا ئەو پێناسانەی زیاتر کە کاک عەدالەت هێمای بۆ کردووە لەسەر ئیدوار سعید وەستا ئەگەر ئێمە ئەمە تەوزیف بکەین بۆ لای ڕووناکبیری کورد لەکوێ ئەو تعریفانە ئێمە ڕووناکبیر بەرهەم هاتووە لە کۆمەلگای کوردیە ڕاستە ڕیشەیەکی پێشووتریشیە بەڵام بۆ زیاتر بە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کە لە ماوەی ئەم 26 ساڵەی حکومڕانی خۆمان و ئەندازەیەک کە ئەو چەمکێکی باس کرد کە چەمکی ئازادی یەکێ لە کۆڵەکە بەهێزەکانی پێناسی ئیدوار دەبۆ ڕووناکبیر یا ڕۆشنبیر یعنی کە ئازادیەک هەبووە لە کوردستانە ئایا ئێمە لەکوێ ئەوە بووە ڕووناکبیرەکانمە؟ بەڵێ من سەرەتا لەوە دەست پێکەم لە ڕاستیە چەمکی ڕۆشنبیر چەمکێکی لەگەڵەوەی گرفتە ئەهمێز و ئاڵۆزە لە هەمان کاتە چەمکێکی زۆر سیحراویشە. بۆ نمونە کاتێک یەکێک گوتارێکە کاڵێ ئەی ڕۆشنبیران هەموو گوێ قوڵاغ هەبن بەوەی کە وەکوی لەگەڵ هەرێکێک لەو خەڵکێتی بەمانای ئەوەی کە کاتێک تۆ باز لە ڕۆشنبیرێکی بۆ بەرامبەر کەس نییە ئەو شوناسە لە خۆی دوورخاتەوە هەموو کەس بەخۆیە بەخشێ بەڵام لە کاتێکە کاڵی هاوڵاتیان هەموو کەس خۆی ناکە بەخاوەنی لەبەرەوە گرفتەکە ینی لەوایە کە تۆ ناتوانانی ڕاستەوخۆ بەیەکێک بڵی ڕۆشنبیرنی تۆ بۆ لەبەرەوەی هەر کەسێ لە ئاستی خۆیەوە وا هەستەکە کە ئەو خاوەنی ئەو شوناسەیە و ئەتوانێت ئەو وەزیفەیە لە ئەستۆ بگرێت بۆیە ینی لەگەڵەوەی گرفتە ئامێزە چەمکێکی ئەگەر بشێ بڵێم وەکو هەندێک لە سەرچاوەکان باسی لەوەکەن سیحراویشە ینی لە هەمان کاتە بۆیە باڵێن بەر لەوەی باس لەو لە وەڵامی پرسیارەکە جەنابیش بکەم ینی دوو پێناسی زۆر گشتی هەیە بۆ ڕۆشنبیر یەکیان لەوە ئەوەیە کاڵێ ڕۆشنبیر ئەو کەسەیە کە لوت لەو شتانە واژەنێ کە پەیوەندی بەمەوە نیە بەمانای ئەوەی ڕۆشنبیر کەسێکی متەخەسیس یاخو باڵێن پسپۆر نییە تەنها بەرگری لە بەرژەوەندەکانی خۆی بکە بۆیە لە پێناسەیەکی تری ڕۆشنبیر ئاوترێ ڕۆشنبیر ئەو کەسەیە کە بەرژەوەندی خۆی لە پارێزگاریکردن و بەرگریکردن لە فەزای گشتیا بینێتەوە بۆیە لە ڕاستیە کاتێک ئێمە یینەوە سەر با بڵێن بابەتی ڕۆشنبیر یاخو ڕووناکبیر لەناو کۆمەلگای کوردی لە ڕاستیە بەو نەفەسە بەسەیریکەین کە ئەوانە چێن کە بەرژەوەندی خۆشیان لەناو بەرژەوەندی گشتیا بینەوە یاخود لە فەزای گشتیا بینەوە ئەیانێ بەرگری لە فەزای گشتی بکەن ئەپەرمەوە بۆ خاڵێکی تر ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیر ئێمە کاتێک سەیری ئەەکەین لە قۆناغەکانی دواترا تقریبان جۆرێک لە پسپۆریشی وەرگرت ینی ئەگەر ئێمە بەو شێوازە سەیریکەین بەو تێگەیشتە سەیریکەین کە ڕۆشنبیر بۆ نمونە هەم بەو پێناسەی کە لود لەو شتانەوە ئاژانە کە پەیوەندی پێوەی نییە یاخود بەو پێناسەی کە ئاڵێ بەرگری لە فەزای گشتیەکە ئەمە ڕۆشنبیر کەسێکی متەخەسیس نییە پسپۆر نییە بەڵام دوجار ڕۆشنبیری ئاینی جیابەتەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵک مسەقەفەیە وەکو مسەقەفێکی ئاینی سەیرانەکەن یا ڕووناکبیری ئاینی سەیرانەکەن لە هەمان کاتەوەکو کایەکانی تریش لە کایەکانی تریشا ڕووناکبیری تایبەتیان هەیە نەکەرەمە ینی وای لاتوە ئایدیاکان ئایدۆلۆژیاکان حتا تەنانەت حیزبەکانیش هەرێکێکیان ڕۆشنبیری تایبەت بە خۆی هەیە سەبارەت بە کۆمەلگای کوردی لە ڕاستیە ئێمە لەگەڵ تێکەڵ ینی هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی و تێکەڵبوونی کۆمەلگای کوردی بەو کرانەوەی کە لە دەرەنجامی شکستی ئیمپراتۆریەتی عوسمانی لە دەرەجەی یەکەمی جیهانیەوە دەستی پێکرد وردە با بڵێن ڕۆشنبیری لەناو کۆمەلگای کوردی ئەتوانین بڵێن چەند هەنگاوێکی تریشی بڕی بەتایبەتی لەو کرانەوەی کە کۆمەڵک ئایدیا و دید و تێڕانی جیاوازی ناو ڕۆشنبیری ڕۆژئاوای ئەوروپی یەتە ناوچەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لەوانەش کوردستان بەمانایەکی تر بڵێم لەگەڵ دەستپێکردنی خوێندنی نائاینی چونکە ئێمە ئازانین کە تا سەردەمانێکی درەنگ خوێندنی ئاینی خوێندنی با و فەرمی ناو کۆمەلگای کوردی بۆ بەڵام لەگەڵ دروستبوونی خوێندنگانە ئاینەکان و ئەم خوێندنگانی کە بم فۆرمەی ئەمڕۆیی بینین ئیتر وردە ئەتوانین بڵێن ڕۆشنبیری کوردی بووە ڕۆشنبیریەک کە بتوانێت ئینتاجی ڕۆشنبیر بکە بەڵام بەپی قۆناغەکە و بەپی سەردەمەکان بە دڵنیاییەوە ڕۆشنبیرەکانیش هەم لە ڕووی ئاست و توانست و وەکوڵێ هێز و تەنانەت سەرمایانەوە بەڵام ئەکەونەوە فەزای تعریفەوە کە کاک عەدالەت هێمای بۆ کرد بەڵێ ینی ئەمانەش بێگومان هەر ئەو تعریفەی کە بۆ ڕووناکبیر بەڵێ منیش واڵم ینی ناخۆ قسەکانی من پێشوانەی با بڵێن یا بە ئارازێکی جیاوازی قسەکانی کە عەدالەت هەر ناڕە بە دڵنیاییەوە بەڵکو وەکو جۆرێک لە ئیزافە ینی ئەم بابەتم باس کرد لەگەڵ وەکوتم لەگەڵ ئەوەیە ئیتر وردە نوخبەی ڕۆشنبیری کورد
دەستی پێکردووە لە دوای بابین لە سەرەتاکانی سەدەی بیستەمە بەڵام ئەم نوخبە ڕۆشنبیرە لە هەمان کاتە نوخبەیەکی ناسیۆنالیست بووە لە هەندێک قۆناغا نوخبەیەکی مارکسیستیش بووە یان بەمانایەکی تر بڵێم نوخبەیەکی ئەلمانی بەوە هەوڵیاوە لە زۆر کاتە با بڵێن ئەو ئایدیا جیاوازانەی کە لە ئەوروپا و ڕۆژاوە سەری هەڵاوە بگوازێتەوە ناو کۆمەلگای کوردی بەبێ ئەوەی کاریگەرێکی گەورەی خۆی لەسەردا بنێ بەس بۆ ئەوەی ئەم کۆمەلگایە ئاشنا بێ بەو دید و تێڕۆینە جیاوازانە. بەڵێ کاک عەدالەت ئەوەی مامۆستا هیوا باسی کرد ئەندازەی ئەم چووە مێژوویەکی پێشتر نزیکەی سەدەیەک زیاتر بەر لە ئێستا بەڵام ئایا ئێمە ئەکرێ لە دوای ڕاپەڕین کە فەزایەکی ئازاد هەبووە لە کوردستانەوە نوخبەی ڕوناكبیر و کۆڵەیە قەڵەمەکان ئەندازەیەک بۆ خۆیان ئازاد بوون کە چیان نووسیوە یاخود چیان وتووە یاخود هەر ڕوئیا و دنیابینێکیان نەبووە ئایا ئەمانە تعریفێکی جیاوازیان بۆ ئەکرێ یاخود بەپێی ئەو پێناسانەی کە پێشتری شێمامان بۆکردن ئەمانە هەر لەناو ئەو فەزا و لەناو فەلەکی ئەو تعریفانە ئەسوڕێنەوە کە بەشێکی زۆری ئەو نوخبە و توێژەرەکان کە لەسەر ڕوناكبیر هەیەە خۆی ئاساییە و بگرێ خراپیش نییە کە ئێمە باگراوندێکمان لەبارەی هەموو ئەوە دەبیاتەوە بێکە لەبارەی ڕۆشنبیرەوە یاواتە بۆ نمونە تۆ ناتوانانی دەستنیشانی لە ڕووی تیۆری و دەستنیشانی ئەو بکەیت کە ڕۆشنبیر چ ئەرچێکی هەیە چ ڕۆڵێکی هەیە لە کۆمەلگایەکی دیاریکراوە ئەگەر پێشتر وشیارەیەکی تیۆری سەقافێکی نەزەریت وەیەکی نەزەریت لەبارەی کائینێکەوە نەبێت کە ناوی ڕۆشنبیرە ئەمە وات لێکا بۆ نمونە هەڵبدەیت لە ئەزمموی گەلانی تر تێبگەی لە ڕۆڵی ئەم کارکتەرە ورد ببیتەوە لە ناو وڵاتانی ترا لەو قۆناغانەی کە تایە مشتومڕ لەسەر ڕۆڵ و پێگەی ئەم توێژە کۆمەڵایەتیە لە ناو وڵاتەکانی خۆیانە چۆن بۆ هەموو ئەم باغدان بە هەموو مەسەلانە گرنگن و ئەمە قوڵاییەکی فکریمان پێدا باگراوندێکی فەرسەفیمان پێدا لەبارەی ئەو ئەرکانەوە ئەو ڕۆڵانەی کە بێ ڕۆشنبیر بیژێڕێ بەڵام ئەمە وەکو بە شێوەیەکی مجرد بە شێوەیەکی تیۆری زیاتر چونکە بیرمان نەچێ هەموو ئەو پێناسانش کە لەبارەی ڕۆشنبیرەوە کراون هەر هەمویان سەر بە کات و شوونی دیاریکراون واتە دابراونین لە زەمن و دابراونین لە مەکان یعنی مەکان و زەمان ڕۆڵی گەورەی لە بەرەمهێنانی دیدێکیان وێناکردنی تایبەتەوە هەبوو بۆ ڕۆشنبیر تۆ تەماشای تەجروبەی فەڕەنسیەکان کە لە ساڵانی 50کان بۆ 60کان سەیری ئەو مشتومڕە گەورەیە بکە لە نێوان دوو گەورە فەیلسوفی سەدەی 20 لە بابەت جان پۆل سارتەر و بۆ نمونە میشێل فۆکۆ کە هەرێکیان نوێنەرایەتی دوو قوتبی جیاواز لە تەماشاکردنی ڕۆشنبیرەکەن سارتەر قەناعەتی وایە کە هێشتا مۆدێلی ڕۆشنبیری کە ئەتوانێت وەک دکتۆر وتی لوت بژەنێ بە هەموو بابەتەکە تەنانەت کە پەیوەندی بە خۆی شێوە نەبێ پەیوەندی بە ئەخساسەکەی شێوە نەبێ و ڕۆشنبیرێکی هەمەگەرا بێ لە هەموو بوارێکە قسەی خۆی هەبێ ڕۆشنبیرێکی جیهانی بێ ینی هەموو ئەمە وردکردنەوەی چەمکی ڕۆشنبیر لای کەسە جوکو سەرتە بەڵام لە بەرامبەرە تەماشای دیدی کەسە جوکو فۆکۆ بکە تا ڕادەی سخوریە گاڵتەکردن پێی وایە ئەو مۆدێلی کە سارتەر باسێکە باوی نەماوە ڕۆشنبیر ناتوانێت لە هەموو بوارێکە قسە بکە تەنانەت دەگەر قسەش بکە وەڵێ ناتوانێت خاوەن دیدی زانستی بێ بۆ دیار دەکەن بۆی ئەو باس لە ڕۆشنبیری تایبەتەکە کەواتە ئەم جیاوازیە ببوورە کاک عەدا ئەم جیاوازیە بۆ کۆمەلگای ئێستا دینەوە سەری بەخم بۆیە باسی ئەو بابەتاکەم بۆ ئەوی بزانین کە لە پەیوەندیە بەوە دۆخی کوردستانەوە بۆ مەهلوو مەرجە مێژووی کە لە دوای ڕاپەڕین دەکایەوە پێگە و مەوقع و تەنانەت پێناسە و عینی ئەم کاینە چییە لای کەسێکی وەکو فۆکۆ ڕۆشنبیر کەسێکی تایبەتە بۆ نمونە دکتۆر هیوا لە بواری ئەکادیمیە لە ناو بواری ئەکادیمیشە لە زانکۆکانشە اختصاسێکی دیاریکراوەیە لە بواری خۆیان ئەتوانێت خاوەن بەخشش بێ عەتایەکی دیاریکراوە بێ و ئەتوانێت لێەوە ڕۆڵێک لە ناو کۆمەلگایە بگیڕێ نەک بۆ نمونە لە هەموو بەشەکانە قسە بکە لە هەموو بوارە زانستیەکانە قسە بکە لە هەموو کێشەکانی کۆمەلگایە قسە بکە ئەو پێی وایە ئەمە خورافەتە ئەم مۆدێلە لە ڕۆشنبیر کە ئەتوانێت لەسەر هەموو مەجالەکان قسە بکە جگە لە درۆیەکی گەورە هیچی تر نییە چونکە دواتر قسەکردن لەسەر هەر دیاردەیەک ئەبێ لەسەر بنەمای بەرهەمهێنانی زانین بێ ئەو هەمیشە یەکێک لە ئەنگێزە گرنگەکانی کە فۆکۆهەی بووە و زۆر جاری شەخنەی پێ گرتووە لە هاو تەمەن و هاو سەردەمی خۆی کە سارتەرە ئەوەیە کە پێی وا بووە ڕۆشنبیر بەو مۆدێلی کە سارتەر قەناعەتی پێ بووە ناتوانێت هیچ بەرهەم بێنێت چونکە پێش ئەوەی بیر لە زانین کاتەوە بیر لە گۆڕانکاریە کاتەوە
لە کاتێکە لای فۆکۆ ئەوەی گرنگە هێمێنانی زانینە زانین لە پێشتە دواتر گۆڕانگە چونکە ئەو گۆڕانکاری کە بێ زانین بێ گۆڕانکاریەکە بووی ئەشێت گۆڕانکارێکی دڵخواز نەبێ بگرە بەکارەسات کۆتایی معریفە گۆڕانکاری و چەشێکی گەورەی نەک تەنها بۆ دروستکردنی گۆڕانکاری تەنانەت بۆ من کەسێکی وەک ئەلفن تۆفلەر ئەبێت یەکێک لە بنەماکانی دەسەڵات هەیمەنە هێز بریتیە لە معریفە یەکێک لە پایەکانی هەیمەنە بریتیە لە معریفە ڕۆژاوە لە بەچی پێش شارستانەتی ڕۆژاوە بەچی پێش شارستانەکان ئەمە تەوزیف بکەین بۆ کوردستان ئەمە تەوزیف بکەینەوە سەبارەت بە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینشەوە ڕۆشنبیری کورد بە سروشتی حاڵ پەیوەستە بە قەزیەوە پەیوەستە بە کات و شوێنەوە شوێنمان کوێیە هەرێمی کوردستانە ئەو بەشەی کە ڕزگار کرابوو دوای ڕاپەڕینەوە کاتمان کوێیە دوای ڕاپەڕینە کە لەمەرجێکی سیاسی زۆر دیاریکراوە ئەزانی لە دوای ڕاپەڕینەوە کەس نەیەتوانی ڕۆشنبیر بێت بەمانە سارتەرەکەی واتە بۆ نمونە لەگەڵ دەستپێکردنی ڕاپەڕینە کەسێک بێ وەکو جەمسەرێک ڕوبەڕووی دەسەڵاتداران بچکە دەسەڵاتداران خاوەن سەرمایەیەکی ڕەمزی و زۆر سەحراوین ئەوانەی کە لە شاخەوە دێن و شۆڕشەکان و ڕاپەڕینەکە بەڵێ ئێستا دێنەوە سەری باسی قۆناغێکی مێژوو دوای دێنەوە سەر قۆناغەکانی تر لە دوای ڕاپەڕینەوە ئەتوانین بڵێن تا سەردەمی شەڕی ناوەخۆوە کاتە 34 ساڵێک کەس مافی هیچ ڕۆشنبیرێک مافی ئەوەی بەخۆی نەئادا کە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بێتەوە چکە دەست بەجێ کۆمەڵێک تۆمەتی سیاسی ئامادە هەبوو کە هەموو لە ڕاستی هەموو ڕەخنەگرتنێک لە قۆناغی دوای ڕاپەڕین تا سەردەمی شەڕی ناوخۆ بە جۆرێک وا تەماشاکرێت کە خزمەتکردنی دەسەڵاتی بەعسە کە لەسەر هێڵ بوو بۆ ئەوەی هەر لەحزەیەکی تاریخی بێت کوردستان داگیر بکاتەوە بۆیە بەشێکی زۆری ڕۆشنبیران هەم لە پشتیوانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی و هێزە کوردەکان بوون و هە بەشێکی زۆرشیان چوونە ناو هێزە سیاسیەکانەوە بوون بە کارکتەری گرنگ لە ناو هێزە سیاسیەکانە دام و دەستگاکانیان بۆ ئەوبڕێەوە بردن و دوای ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان دروستکرا بەشێک لە دام و دەستگاکانی حکومەتیان پڕکردەوە بەشێک لە مەسئولیەتیان گرتە سەرشان تۆ بیرێ بێ کەسێک تاوەکو ساتەوەختی تا کاتی شەڕی ناوخۆ یعنی بوون کەسێک بیرێ بێ کەسێک وەکو مازە شێرکۆ بێکەس یادی بەخێر بوو بە وەزیر بەشێکی زۆری ڕۆشنبیران ڕۆڵیان یعنی منخرط بوون بەشداریان کرد لە پرۆسەی دروستکردنی شتێک بە ناوی دەسەڵاتی کوردی نەک شەڕکردن لەگەڵ دەسەڵاتی کوردی بۆیە ئەو مۆدێل لە سارتەرەی کە کاتی خۆی هەبووە کە بۆ نمونە یان ئەو مۆدێلە ئێدوار سەعیدی کە ئەبێ دژ بە دەسەڵات بی بۆ قۆناغی دوای هەڕاپەین تا سەردەمی شەڕی ناوخۆ بە هیچ شێوەیەک مۆدێلی نەبوو لە دوایم قۆناغ شەڕی ناوخۆیە شتێکی تر هاتەقەکایەوە من لە کتێبەکەی خۆشمە باسم کردو کتێبی ڕۆشنبیر دەسەڵات لە دوای قۆناغی 94 ئەتوانین بڵێن حتاوەکو 2000 تا نزیکی 2005 قۆناغێکی نوێ هاتەکایەوە چونکە ئەوەی کە پێمان ئەو دەسەڵاتی سیاسی کوردی ئەم دەسەڵاتە لە کۆتاییە تووشی ئەو هێزانەی کە پێکهێنێن و تووشی بەریەکەوتنیی و ململانەیەکی حزبی زۆر ترسناک بوون و کۆمەڵێک مۆدێلی ممارسەکردن و کۆمەڵێک ڕەفتاری سیاسی و حزبیانوان کە کاریگەری خراپی لەسەر ئینتیمای پێش ئەوەی کاریگەری لەسەر ڕۆشنبیر بێ کاریگەری لەسەر ئینتیمای ڕۆشنبیریش هەبوو بۆ ئەو واقعی کە لە دوای ڕاپەڕینەوە دڵیان پێخۆش بوو وەکو ئەوەی کە کورد بۆ یەکەمین جارە لە مێژووی خۆی بێتە خاوەن ئەزمونێک لە خۆت حکمڕانی کردن واتە دەستپێکردنی سەرەتایەک لە سەرەتاکانی پاشەکشە لە ئەزمموی دەسەڵاتدارەتی لە کوردستانە ڕاستەوخۆ بۆ مایی سەر هەڵدانی بزوتنەوەیشی یان مۆدیلێکی نوێی کە ڕۆڵی ڕۆشنبیریش لە ناو کۆمەلگایە کە ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڵە و ئەو خلیسکانانەیە کە دەسەڵاتداری لێرە ڕایگرێت دوای مامۆساهیوا دێمەوە تەواویکە ئەمە مەسەهیەوەی کاک عەدالەت هێمای بۆ کرد ئەندازەیەک پۆلینێکی ورد و جوانی بۆ کرد کە باسی تاوەکو ساتەوەختی دوای ڕاپەڕین تاوەکو شەڕی ناوخۆ دواتر قۆناغێکی تر سەری هەڵدا یعنی ئەم جیاکاریەش ئەمەش حاڵەتێکی سروشتیەوە ئەوەی کە لە مێژووە باسی ڕۆڵی ڕووناکبیر کراوە کاریگەریان و احتیکاکیان و نزیکایەتیان لە دەسەڵاتەوە کە ئەو بۆنە باس لەوە ئەکا ئایا ئەمەی کوردستانیش حاڵەتێکی تەبیعی بۆ ئەم گۆڕانکاری حاڵەتێکی سروشتی بوو بەسەری نوخبەی ڕۆشنبیراتەوە لە کوردستان بەڵێ ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە کاتێک سەری کۆمەلگای کوردیەکەین بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە کۆمەلگای کوردی ڕاستە ڕاپەڕین بردێ قۆناغێکی ترەوە بەڵام هێشتا لە ڕووی هۆشیاری و ئاستی ڕۆشنبیریەوە لە ڕاستە لە ئاستێکی زۆر بەرز و باڵایە نەبوو بۆ مانایی کە ئەمە ئەرکی ڕۆشنبیر گرانترەکە لە کاتێک کۆمەلگا لە ئاستی پێویستی خۆیان نەبێت چونکە کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی لە دوای ڕاپەڕینەوە جگە لەو با بڵێن شوێنەوار و کارە خراپانی کە سیستمی باسیزم لە ناو کۆمەلگای کوردیا بەجێهێشتە بوو هاوکات عەقڵیەتی شۆڕژێڕی لە شاخ ڕاستەوخۆ گوازرێتەوە بۆ ناو شارەکان و ئەم عەقڵە شۆڕژێڕیە کە بەداخەوە لەوانەیە بڵێم تا ئێستا ژێمە نەمانتوانێت تێیپەڕێنین
ینی گرفتێکی گەورە بوو بۆ کۆمەلگای کوردی بۆ گەشەسەرنی کۆمەلگای کوردی و لەو ئەمە جێکەوتی لەسەر ڕۆشنبیر بەجێهێشت لەو نێوەندە شا بۆ ڕۆشنبیر ئەوە زۆر ڕاستە کە با بڵێن کەعدالەت باسیەوە کاڵێ مەسەڵەن قۆناغبەندی بۆ کرد و مەسەڵەن گرفتی ڕۆشنبیر بەمانە سەرتەرەکەی لە کۆمەلگای کوردی بەڵام منە بێ ئەوە بڵێم کە لە ڕاستیە ڕەهەندەکان هەوڵیان ناوابن لە ناوەندی ڕەهەندەوە دەستیان بەوە کرد دوای ئەوەی کە ئازادی و یەکگرتن یەکیان گرت تۆش ئەتوێ بگەیتەوە قۆناغی کاک عەدالەت باسی کرد بەڵێ دوای ئەوەی کە ئەوان یەکیان گرت ئیتر وردە ئەو ناوەندی ڕەهەند یاخۆ باڵێن بەمانایەکتە بڵێم ڕۆشنبیرانی ڕەهەند کەوا ناسراون و ئایان ناسین لەو قۆناغای ویستیان بە هەمان مەفهومە سەرتەریەکەی مامەڵە بکەن بۆیە کە سەیری ژمارەکانی ڕەهەندەکەی یعنی ڕخنەکانیان ڕخنەیەکی تایبەتمەند نییە تەنها لەسەر کایەکی دیاریکرا هەوڵیان ناوە لەسەر هەموو ئەو کایە جۆرانی کۆمەلگای کوردی قسە بکەن کە ئەوان بە گرفتیان بینیەوە بە کێشە بینیوانە بە دڵنیاییەوە طبعاً ئەمە وەکوڵێ کاریگەری خۆی هەبوو و لە هەمان کاتا گرفت و بربەستی خۆشی هەبوو بە تایبەتی کاریگەرەکەی لەوە چی بوو کاریگەرەکەی لەوەیە بوو کە وردە سەرەتای جیابوونەوەی ڕۆشنبیران و باڵێن بزاوتی ناسیۆنالیستی ناوانەی یاخود نوخبەی سیاسی ئەو نوخبە سیاسی ناوەبێ کە لە شاخەوە هاتبوو ئیتر جڵی دەسەڵاتی بەدەستەوە و هەوڵیا باڵێن دەسەڵاتدارەتی بکە گرفتەکە ئەوەی کە زیاتر قوڵی کردەوە دەستپێکردنی ئەو باڵێن کێشە گەورەیە بوو کە ناوماناوە شەڕی ناوخۆ یاخۆ شەڕی براکوژی ئیتر ئەمە بە تەواوی ئەتوانم بڵێم ڕۆشنبیر و نخبەی سیاسی لە یەکتر دوورە خاتەوە و ئیتر زمانی ڕۆشنبیری کورد لێرەوە ئەبێتە زمانێکی ڕەخنە ئامێز بۆ سەرجەم کایەکان ڕاستە لە سەرەتاوە وەکو کە عەدالەت باسی کرد بە حوکمی هاوخەباتی و وەکوڵێ هاوڕێتی جۆرێک لە دۆسایەتی کە لە نێوان ئەو نوخبەیە هەبوو کە هەم سیاسی و هەم باڵێن ڕۆشنبیر بوو جۆرێک لە تێکەڵی و لەوانەیە جۆرێک لە چاوپۆشی و سازشیشە بوو بێت بەڵام لەگەڵ باڵێن دروستبوونی شەڕی ناوخۆیە لە ڕاستیە قۆناغێکی نوێ لە مێژوو کوردەست پێکا لە مێژوو ڕۆشنبیری کوردەست پێکا کە خۆجیاکردنەوەیەتی لە نوخبەی سیاسی و ئەوێ قسە لەسەر هەموو کەم و کۆڕەکانی نوخبەی سیاسی بکە بەوەی کە بێگوم ئایا ئەم جیاکاریە تا چەند کاریگەری بەجێهێش لەسەر نوخبە سیاسیەکە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕینەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر هیوا بەر لە ناوبڕەکە پرسیاریەوە تا چەند ئەمە کاریگەریان بەجێش ئێوە ئەڵەن بازەوە ئەکرێکە ئەندازیەکە بگەڕێنەوە بۆ ئەو پێناسەیی کە کاک عەدالەت لە سەرەتاوە پێناسە ئیدواردەکەی کە یەکێ لە پایەکان بۆ یان نوخبەی ڕۆشنبیر کە ئەگە بڕیار بێت لەسەر ئازادی بوو بێ و بۆ ئازادی و ڕەخنەگرتن بوو بێ ئەم ڕەهەندیانە یاخود ئەو قۆناغی دووەم کە ئێوە باسیەکەن لە دوای ئەوەی کە ئیتر قۆناغی ناسیۆنالیستی و ئینتیما و عاتیفە و خاترگرتن بەجێهێڵەت و جا ئەبێتەوە لەو دەسەڵاتە ئاگەر ئێمە ئەو پێناسەیە بکەینە پێوەەر ئەمانە بۆ خۆیان کاریگەریان دروست کرد لە سەر دەسەڵاتی سیاسی و نوخبەی سیاسی و بە دیوێکی تریشە توانیان وشیاری کۆمەڵایەتی وشیاری لەسەر تاکی کۆمەلگای کوردی دروست بکەن طبعا لە ڕووی تیۆریەوە بەر لەوەی بە تەقیقی بچمە سەر ئەو بابەتە بۆی کە ینی بزانین ئەو شەڕەی یاخود ئەو بەریەکەوتنێ لە نێوان نوخبەی سیاسی نوخبەی ڕۆشنبیری کووردا هەیە شتێکی سروشتیەوە حاڵەتێکە لە ڕووی تیۆریشەوە ینی ئەمە تیۆریزە کراوەتەوە باسی لێواکرێت کە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و سیاسی چ پەیوەندیەکە کە زۆر جار لە بەریەکەوتنە و هەندێک جاری چنە حاڵەتی تەباییەوە و زۆرن ئەوانەش کە کاتێک تەباییە بینن لە نێوان ڕۆشنبیران و سیاسەکانە بەدەستەمەبوونی ڕۆشنبیران لە قەڵەمیان لە بەردەم سیاسەکانە لەبەرەوە لە ڕووی تیۆریەوە قسەیەکی زۆر هەیە لەسەر ئەو پەیوەندیەکە زۆرینەی کات بەریەکەوتن و دژی یەکتر وەستانەوەیە سەبارەت بە ڕۆشنبیری کورد ڕۆشنبیری کورد لەو قۆناغەوە کە ئێمە باڵێن ئاماژەی بۆکەین لە ڕاستیە لەگەڵ دەستپێکردنی ڕەخنە و گلەی و گازاندەکانی لەسەر کار و کردەوەکانی نوخبەی سیاسی و لە هەمان کاتە بۆ ئەوەی بتوانێت ببێتە خاوەنی سەرمایەکی ڕەمزی کە بتوانێت کاریگەری گەورە دروستکە لە ڕاستیە هەوڵی جدیاوە بەڵام لەم هەوڵە جدیانەیە کەم و کوڕیشی هەبووە بەمانای ئەوەی کە یان بە مەبەست یان بێمەبەست هەندێک لە میکانیزمەکانی نەگواستەوە بۆ ناو باڵێن چینی خوێنەوار چینە گشتەکەی کۆمەلگای کوردی کە باڵێن بە شێوەیەکی گشتی بڵێم تاوەکو ئەو خوێنەواری کورد
تەنها باڵێن ڕخنەکە لە ئاسی نوخبەی ڕۆشنبیران نەمێنێتەوە وەدا بەزێتە خوارەوە بۆ ناو خوێنەواران و بربەستەکانی چی بوون لە بربەستەکان یەکێک لەوانە مەسەلەن ئەو میتۆدانەی کە ڕۆشنبیری کورد بەکاری هێناوە بۆ کاری ڕخنەکاری لە ڕاستیە وەکو بابەت دای نەبەزانێتە ناو کۆمەڵگە تەنها وەکو میکانیزم بەکاری هێناوە بەمانای ئەوەی هەمیشە بە میکانیزم بە میتۆد ڕخنەی گرتووە بەڵام میتۆدی نەکردوتە بابەت تاوەکو باڵێن هۆشیاریکی ئەگەر بگون جواب بڵێن میتۆدی با بە خەڵکی تاوەکو خەڵکیش بە هەمان شێوەی ڕۆشنبیران بتوانن کاری ڕخنەی بکەن بەو مانایی کە یاخود توانێت تێگەیشتنی ڕخنەکانی ڕۆشنبیران هەبێت بۆ لەبەر ئەوەی کە بۆ نمونە من زۆر باس لە ڕاهەندەکانەکەم لە کارەکردنەکانی ڕاهەندەکەم بەس لە هەمان کاتا ئەوە ڕخنەیەکی جدی لە سەریان مەسەلەن کە من لە دکتۆراکەش ئاماژەم بۆ کردووە کە ئەمان نەهاتوون میتۆد بکەن بە بابەت بۆ خەڵک تاوەکو بزانێ میتۆد چییە تاوەکو بتوانێت هەر نەبێت لە میتۆدی ڕاهەندەکان تێبگات منهەجیەت دیار بێت بەدڵنیاییەوە منهەجیەت دیار بێت بەدڵنیا کە تۆ ئەمەت نەبوو تەنها کاری ڕخنەکاری لە خۆ تااقەتیسەی و جێ ناهێڵی بۆ نەوەکانی دوای خۆت بۆیە هەندێک تا ئێسش ئیشکالێتی ئەوان هەیە ئەڵەن ئێمە تا ئێسش نەمانتوانی ڕاهەن تێپەڕین نەمانتوانی ڕاهەن تێپەڕین بەشێک لە مەسئولیەتەکە لەسەر ئەسوی ئەوانە بەڕاستی چونکە کارێکیان نەکردووە نەوەیەک دوای خۆیان پێ بگات زۆر جار ڕخنە لە سەرکردەکان نەگرنەوە سەرکردە دوای خۆیان دروست ناکەن بەڵام کۆمەلگای ئێمە لە ڕاستی ڕۆشنبیرانیش کارێکی وایان بەڵام قۆناغێکی جیاوازیان دروست کردەوە قۆناغێکی جیاوازیان دروست کرد بەڵام بە هەمان شێوە بە کۆمەڵە گرفتەوە مەسەلەن خەڵکیان فێری نە و نەخێر کردووە خەڵکیان فێری ئەوە کردووە کە ڕوبەڕوو بۆسێتەوە بەڵام لە ڕاستیە لەگەڵ ئەوەشە وەکۆڵە جۆرێک لە فەوزا دروست بوو ینی مشکلەکە لەوایە کاتێک کە تۆ ئەتەوێ بڵێ لە چیەکەەوە ینی فەوزا هەر لە ناو نوخبە ڕۆشنبیرەکە یاخود ئەکرێ بڵین دەرهاویشتەی ڕەخنەکان و تەرجەمە بوونی ڕەخنەکانی ئەوان بۆ ئەمری واقع ئەمە جۆرە لە فەوزا بەدڵنیاییەوە چونکە کاتێک خەڵک تەنها ڕخنە ئەگرێەوە نازانێت بۆ کاتێک خەڵک تەنها ئەکان دووبارە ئەکاتەوە نازانێت بۆ ئەمە گرفتە ئەبێ بزانێت کاتێک ئەبێت تۆ خەڵک فێری ئەوە بکەی کە کاتێک ئەڵێن نە بزانێت بۆ ئەڵێ نە بەڕاستی نەک هەر تەنها لە بەرەوەی فلان و توێتی ئەمیژەڵێن بەڵام دکتۆر هیوا پێ دوانی ئەمە بۆ حاڵەتێکی سەرەتایی بۆ کۆمەلگای ئەمەوە حاڵەتی ئەوی پێوتە ئینتیقالی و گواستنەوە کە زمانی ڕەخنە ئەپژێت و نە و نەخێرۆک خۆدوت بۆ دەسەڵاتەکە هەر بۆ خۆی حاڵەتێکی سروشتیە لە ناو کۆمەلگاکانە ئەمە بەرهەم بێگەر ئەمە زۆر جار لەوانەیە ئێمە مێژووی وڵاتانی خۆراواش بخوێنینەوە بەشێکی زۆری گۆڕانکاریەکان کە ڕۆشنگەرەکان و نوخبە کاریگەریان تێ هەبوو بە جۆرێ لە جۆرەکان دوایی بە عقارێکی تراکەوتۆتەوە جیاواز لەو تیۆرانەی ئەوان قسەیان لەسەر کردووە خۆی وەکوتم ڕۆشنبیر نابێت تەنها خۆی بە خاوەنی فەزای گشتی بزانێت ئەو بەرگری لەو فەزا گشتیەکە لە بەرەوەی بەرژەوەندی خۆشی لەناو فەزای گشتیایە بۆیە کاتێک کە ئەو یەت ڕوبەڕووی دەسەڵاتە بێتەوە نابێت تەنها بەناوی خۆی و ڕوبەڕووی دەسەڵات بێتەوە و ئەمە گرفتێکی گەورە دروستەکەوە ئەبێتە تەنها هێزی نوخبەیەک وەکو ئەوە نییە کە مەسەلەن هەموو ئەو ڕەخنە با بڵێن گلێ و گازاندانەی کە مەسەلەن وەکو شۆڕشی فەڕەنسی سەرپێخا وەکو ئەوانەی مەسەلەن کێشەی درایڤۆس هێنەتە ناوە مەسەلەن زۆر کێشەی تر لەو بابەتە کە ئەمانەیەتە ناوە خۆڕاستە لە سەرەتاوە ڕۆشنبیران پێشەنیەکەن بەڵام دوایی تەنها ڕۆشنبیران نین خاوەنی ئەم پرۆسەیە بەڵکو کارێکیان کردووە لە دوایانەوە وەکۆڵێ حەشاماتێک لە خەڵک هەمان گلێ و گازاندەی هەیەەوە ئەمان تەنها ڕێگان ڕوون کردێتەوە بۆیە مەسەلەن بە هەندێک لە نووسەران یاخود بە ڕۆشنبیران وتراوە بەیەکیان وتراوە خەتیبی شۆڕشە و بەیەکیان بە تێکستەکانی نووسراوە وتراوە ئینجیلی شۆڕشە و ینی ئەمە لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسیەوەی پەیامەکانی ئەمان وتارەکانی ئەمان یاخود گوتاری ڕۆشنبیران لە ڕاستیە زۆر گرنگە گوتارێک بێ بە نوخبەوی دەرەچێ بەڵام دواتر ئەبێ لە ئاسە نوخبەیەکی خۆی دەرچێەوە بێتە گوتاری گشتی بەڵێ کار عەدالەت تۆ وەڵامەکەی پێشوو ئەندازەیەک تا ئەو قۆناغێنە کە باسی تا 2005 کەوتی لە هەرێمی کوردستان ئەندازەیەک جیابوونەوە و لەو قۆناغی تەجاوز کرد ئەگەر قۆناغێکی سەرەتایی و ناسیۆنالیستیە لە قۆناغی هێشتا ئینتیما و عاتیفە بێەوە خاترگرتن بێت تەجاوزی کرد بەڵام ئەمەی تۆ ئێڵێ ئایا ئەتەوێت بەو پێناسانەی خۆت بیڵێ کە پێشتر لە بەو پێوەرانە کە پێناست کرد و ڕەخنەگرتن و ئەوە بێ یاخود ئێمە ئەگەر ئەمە گونجاو بێ بێڵم ڕۆشنبیرەکانش دوجار دابەش بوون بەشتێکیان هەر لەو بەرەیامانەوە کە تۆ لە قۆناغی سەرەتایی تا شەڕی ناوخۆ باست کرد بێگومان نەکرد لەو بڕێمانە بام ئێمە هەر دیسانەلۆ لە چۆ بابەتەکەمان پچرانەوە دەست پێ بکەین لە 2000 لە 94ەوە ڕاستە لە ڕێگەی
شێوازێکی نوێ لە ئیشکردن لەسەر کێشە کولتوری و کێشە سیاسی و کێشە کۆمەڵایەتەکانی کۆمەلگای کوردیەوە ئەبۆ نموزەجی وەکو گروپی ڕەهەند سەریاڵەدا کە ڕەنگە بانگەشەیان بۆ مۆدیۆلێکی نوێ لە ڕێگەی کارەکانیانەوە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆش بێزمنیش بوو بێ بانگەشیان بۆ مۆدیۆلێکی نوێ لە کاری ڕۆشنبیر و ڕۆڵی ڕۆشنبیرێک لە کۆمەڵگەیە بەڵام بیرە نەچێت لە تەنانەت لە قۆناغی شڕی ناوخۆشە ئەم جۆرە بانگەشانە کاریگەر نەبوون لەبەر زیاتر لە هۆکارێک یەکەم بەشی هەرە زۆری ڕۆشنبیران لەگەڵ ئەو بۆ نمونە ڕەخنە ڕادیکاڵە نەبوون لە دەسەڵاتی سیاسی لەبەر زیاتر لە هۆکارێک یەکەم بەعس لە ئەرایە بوو دوو ئەزمونونەکە بۆ ئەو کاتا بۆ ئێستا ناتەبان ئێستا ئاخرێکە پیرە بێ بە مانای تەواوی وشە ساوا بوو چووکە دوسێ ساڵێک بەسەر ڕاپەڕی نەتێپەڕی بوو سێ بەشێکی زۆری خاکی کوردستان ڕزگار نەکرا بوو چوار بەشێکی زۆری ڕۆشنبیران خۆیان لە ناو بزوتنەوەی سیاسی کووردا بوون بۆیە لەگەڵ ئەو تایپە لە ڕەخنەی ڕادیکاڵ لە دەسەڵاتی سیاسی کورد نەبوون بۆیە ئەو جۆرە گروپانەی کە دروستە بوون و بانگەشەی مۆدیۆلێکی نوێی کە وەزیفەیان نەکرد بۆ ڕۆشنبیر نەیانتوانین لە ئاستی نوخبەیەکی زۆر دیاری کرا و گەشە بکەن ئەمە بەشێک لە هۆکارە بابەتی هۆکارێکی تر چی بوو ئامرازەکانی بڵاوکردنەوەی ئەم مۆدێلە لە ڕۆشنبیر لە بەردەستی ئەوانە نەبوو یعنی ئێمە لە دوای ڕاپەڕیونەوە چوارەوە بەتایبەتی 94 و 95 بەشی زۆری ئەو ڕۆژنامە و گۆڤارانی کە لە کوردستان هەبوون بەشی ئەتوانین بڵێن بە شێوەیەکی ڕەها لە ژێر دەسەڵاتی هێزە سیاسەکان هەبوو پارتە سیاسەکان و دام و دەستگا ڕۆشنبیریەکان چی هەیە حکوومەت چی دەستگا حزبیەکان چێ و سنتەرانەی کە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ بەڵێ پاڵپشتیەکران لەلایەن چی هێزەکانەوە بچ هەنێ ڕێکخراوی دەرەی هەموو ئەمانە ئەو کارکتەرانە تایە چالاک بوون و بکەربوون ڕۆڵیان هەبوو کە لە ڕاستیە بەشێک نەبوون لەو بانگەشەکردن بۆ ئەو مۆدیێلە کە ڕاستەوە خۆ داواکە کە بەشی هەرە زۆری قەیران و کێشەکانی کۆمەڵگەی کوردی لەگەڵ ساتە وەختی شەڕی ناوخۆیە بخرێتەوە ئەستۆی دوێزەکە بەڵکو و پیان تەسەورێک وا بوو کە ئەمە جوزئێکە وا تەسەور کراوە تا ئەم ساتە وەختەش و هەنێ بەڵگەنامەش دۆزراوەتەوە بەبێ ئەوەی ئەمە سەرشانی هێزە سیاسەکان بتەچێنە لە خراپەکاری و لە ڕفتاری عەدالەت کەواتە بە پێ و بۆ چوونانی تو ئەوی مامۆستا هیواش بێ کە یعنی جۆرێک لە دۆخێکی ئەنارشیستی بەرهەماتووە لە کوردستان ئەوەی مامۆساوتی فەوزا کەواتە ڕۆشنبیرەکانیش بەشێک بوون لە گرفتەکان لە هەرێمی کوردستان لە بەرامبەرەوە گولەی لە ئیدارە و دەسەڵاتی سیاسی و خراپ بەڕێوەبردنەکە بە هەمان شێوە بە هەمان مۆدێل و تایپ کەواتەوانیش بۆ خۆیان بەشێک لە گیر و گفتەکانیان دروست کردووە لەو سیاقا کە ئەوان خۆیان لەو فەزایی کە ئیشیان تیا ئارام ئەوە مەسیرەیەکی بابەتیە لە تاریخی ئێمەیە ئەزانی بۆ لەبەر ئەوەی یەکەم وەکو باسمان کرد یەکەم وەکو ئەدەبیاتێکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ڕۆشنبیر یەک مۆدێلی نییە و ئەمە حاڵەتی سروشتیە کە ڕنگدانەوەکەی ئەوە بێدابەشبوون لە ناواقعی ئێمەشە ڕووبدا دوو واقعی سیاسی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە سەرڕای و بەچەند قۆناغی جاجایەتی ئەپەڕێ هێشتا شانس نادا بەو مۆدلە لە ڕۆشنبیر کە مافی ئەوەی هەبێ ڕەخنە لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵگەی ئێمە بێ و بەتایبەتیش لە مەنزومەی سوڵتەی سیاسی لە کوردستانە قۆناغێک کە لە دوای قۆناغی شەڕی ناوخۆوە لە 2000ەوە دەست پێکە توانین بڵێن تا ڕادەیەک لەگەڵ ڕوخانی نظامی بەعسە لە 2003 لەم خۆناغەوەیە کە ئیتر لە ڕاستیە ئەو مۆدێلە لە ڕۆشنبیر لە کوردستانە لە فۆرم و لە شێواز و لە میکانیزم و لە دام و دەستگای جیاجای ناو کۆمەڵگەی مەدەنی بێ یان لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بێ سەر هەڵەدا کە بڕوای بەوە هەیە لەمە دووە ئەبێ بۆ ئەوەی بتوانین ریفۆرمی دۆخی سیاسی و حکومڕانی و ئابووری و کۆمەڵایەتی بکەین ئەبێ ڕۆشنبیر یەکسەر هەڵبدا کە بەشی هەرە زۆری بایەخی خۆی بخاتە سەر ئەوەی کە ڕەخنە لە دەسەڵات جەوهەری ناوەڕۆشی بەرنامەکەی ئێمەش ئەمەیە زیادر یعنی قسە لەسەرەوەکەین تا چەند یعنی ئەم ڕۆشنبیرە کە قسە لەسەرم ئیشکالیاتانەیەکە و قسە لەسەرەوە کابێ ئیسلاحی سیاسی و فکری و کۆمەڵایەتی بکرێت لە کوردستان ریفۆرم ئەنجام بدرێت تا چەند ئەمانە توانیان هەم لە ئاستی نوخبەی سیاسی و هەم لە ئاستی کۆمەلگا و شیاری بڵاوکەنەوە و تەوعیە بدەن وەک ئەو مۆدێلانەی ئەمە بینیمان شۆڕشی فەرەنسا کاتێک کە باسی شۆڕشی فەرەنسا کرێ
مۆنتسکیۆ و جان ڕۆسۆ و ڤۆڵتێر بە نمونە هێنرێتەوە باسی تەنانە شۆشی خوێندکاران کە لە 16 لە فەڕەنسا ڕۆیە کۆمەڵی بیریار تێزوو تیۆرەکانیان کاریگەریە بێ لەسەر جۆشدانی خوێندکاران و کاریگەریانە بێ. ئایا لە کوردستانی ئێمە ئەمەی کە تۆ بەم شێوەیە تعریفیەکەی بەو شێوەیە یعنی توانی ویانە ئەمانە کاریگەری دروستکار هەم لەسەر نوخبەی سیاسی و هەم لەسەر ئاستی تاک و کۆمەلگا لە کۆمەلگای کوردیدا؟ ڕۆشنبیرانی ئێمە ڕۆشنبیرانێکی دابەشبوون ئەوە شاراوە نییە کۆسپاوە ئەوە مەسەلەکە حاڵەتە سروشتێکە حاڵەتێکی سروشتیە بەڵام لەو شوێنەیە ناسروشتیە کە بە بڕای من حەقلی سیاست ئەوەی کە دەستەواژەیەکە چەمکێکی پێوترێت سیاست سالاریان سڵتەی سیاست بگاتە و ئاسایی کە ڕۆشنبیرانی هیچ دەنجێکیان نامێنێ هیچ ڕۆڵێکیان نامێنێ لە کۆمەڵگایە. من سەرەتا بوار نەبوو باسی وەش بکەم کە ڕۆشنبیر وەکو ئەرک وەکو ڕۆڵ دووشتی جیاوازە. ئەرک ئەو شتەیە کە ڕۆشنبیر پێویستی بۆیە جێبەجێ بکە بۆی بتوانێت ئاعترافی حەقڵەکەی خۆی بەدەستبێنێ کە بواری ڕۆشنبیریە. یعنی تۆ بۆ نمونە مامۆستا هیوان ناتوانێت بڵێ من ڕۆشنبیرێکم لە بواری ئەکادیمیە ئەگەر هەڵگری بڕوانامەیەکی بۆ نمونە بەرز نەبێ یان بۆ نمونە ئەگەر لەم بوارەکەی خۆیان خاوەن بەخشش نەبێ کۆمەڵێک توێژینەوەی نەکرد بێ. ئەمە وەکو ئەرک ئەرکێتی کە ئەو ئەرکانە جێبەجێگە بۆی ناسنامەکەی بەدەستبێنێ. بەڵام ڕۆڵی ڕۆشنبیر ئەوە پەیوەستە بەچیەوە پەیوەستە بۆی کە تا چەند لە ڕووی کۆمەڵگەییەوە جەدوای هەیە واتە تا چەند ئەمەیان هەبووە ڕۆشنبیران بەشێکی زۆریان قەناعەتیان بەرکەکە هەیە بەڵام قەناعەتیان بەوە نییە ئەو ڕۆڵەی کە لەسەر شانیانە ڕۆڵێکی ئیلزامی بێ. بۆ نمەهانی لە ڕۆشنبیران هەن هیچ بایەخێک بە مەسلەی حەقلی سیاست نادەن ڕاستیە. ینی تا ئەو ڕادەیە کە تەنها سەرقاڵی بوون من نووسینی ڕۆمانن نووسینی چیرۆکن نووسینی شعرن و هەنێ جار ڕەنگە لە هەنێ قۆناغ و وێزگەی مێژوویە تۆ خۆیان بەرپرسیارەکەی بە تەنها لێرەدا. من پێم وایە ئەمە پەیوەندی یا دوولایەنیان بە تێگەیشتیان هەیە بۆ چەمکی ڕۆشنبیر خۆیان و تۆ ناتوانانی ئەم تێگەشتیان لێ بسەنیتەوە. ڕەنگە سبەینێ ئەگەر بێتە ئەم بژاردەیە بێتە مایی کبکردن و پاشەکشەی ڕۆڵی ڕۆشنبیر لە هەموو کێشەکانی کۆمەلگایە لە هەموو ئەو قایرانانەی کە لە وڵاتە ڕوئەدەن بەبێ ئەوەی ئەوان هیچ شوێندەستێکیان دیار بێت لە چارەسەرکردنیە ئەو کاتە بەرپرسیارەتیان نەکەوێتە ئەستۆ. کێشەکە ئەوەیە ئێمە لە دوای 2023ەوە ئەو کاتێک کە بواری یان پانتایی ئازادی قسەکردن و ڕەخنەگرتن لە کوردستانە زیادەکە هاوکات دەرفەتێکی زۆریش بۆ دەسەڵاتی سیاسی لە کوردستانە دێتە پێشەوە بۆی کۆنتترۆڵی هەموو جوگەکانی وڵات بکە. یعنی شانسەکە شانسێک بووە لە یەک کاتە شانسێک ئەگەر بۆ ڕۆشنبیران هەتبێتە پێشەوە کە ئازادانەتر ڕەخنە بگرن توانای بۆ نمونە دروستکردنی ماڵپەڕ و ڕۆژنامە و گۆڤار و پێگەوتن تەنانەت ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی خۆشیان نەبێ ئەوە لە هەمان کادا دەسەڵاتیش هێندەی تر لە ڕێگەی ئەو بڕە پارێزۆرەی کە لە ڕێگەی بەغاوە ئاگەیشتەوە دەستی و لە ڕێگەی ئەو پارێزۆرەی کە ئەیتوانیت لە تەوزیفکردنی بەشێکی تری کۆمەلگا کۆنتترۆل بکاتەوە. بۆیە شانسەکە دوولایەنە بۆیە هەمان هاوکێشە درێژەیەکێشە تا ئەمڕۆ. بەڵێ دکتۆریوە تۆش پێ دووە ینی هەر وەکو وتم جەوهری نەکەی ئێمەش بەرنامە و ئەم مێزگردەی ئێمەژە سەرەوەیە پێ دووە ینی ئەمانە بۆ خۆیان لە مێژووی دوای ڕاپەڕینەوە ئەمە بۆ خۆیان کاریگەریان دروستکرۆ بە تایبەتی ئەو قۆناغی تو کاک عەدالەت باسان کرد لە دوای کۆتاییاتنی شەڕی ناوخۆ و هێواشێواش دەستپێکی ڕوخانی ڕژێمی عێراق و فراوانبوونی پانتایی ڕوبەری ڕەخنە و باسکردن لە ئازادی لە بەرامبەر دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە. یعنی پێ دوای ئەمانە بۆ خۆیان کاریگەریان هەم لەسەر نوخبەی سیاسی و هەم لەسەر تاک وەکو وشیاری بەجێهێشت. لە ڕاستیە دوو هۆکار هەیە کە بڵم بەڵێ یەکەمیان جگە لە گۆڤاری ڕەهەند کە بڵاوە بۆ زۆر بۆ نمونەیەکی بە وەکو بە نمونە وەریگری زۆر بە خێراییش لە بازاڕەنە ئەمە دلیل بوو لەوەی کە خەڵک وەکۆڵێ بە دوواداچوونی بۆ دید و تێڕاینەکانی ڕۆشنبیران هەبوو لەو کاتەیە. ئەمە یەک دوو هەر کۆڕ و سیمیناریکان هەبووە لە هەر هەڵ و شوێنەکە لەم ناوچانە کە ئەچووی ئەو بینی وەکۆڵێ ئیزدیحامێکی زۆر و قەرەباڵغێکی زۆر لە ناو هۆڵەکانە هەیە. ئەمە پێشوازی هەبوو. ئەمە دوو سێ نەکەوە هەندێک لە سیاسەکانی ژاهاتن دانیشتنەوە با بڵێن چاودێری شێوازی گوتاردان و بیرۆکەکانی ئەوانیانە کرد و بزانن چۆن قسە ئەکەن یاخۆ ڕەخنەکانیان لە چی ینی هەموو ئەمانە پێمان ئەڵێ بڵێ لە دروستکردنی کاریگەریا بوون و تا ڕادێک لە هەوڵی بنیادنانی ئەو سەرمایە ڕەمزیە بوون کە هەر ڕۆشنبیرێک پێویستێتی. بەڵام لە ڕاستیە گرفتی ڕۆشنبیری ئێمە کۆمەڵێک هۆکار بوو لەو قۆناغا کە دروست بوو و بەشێکی بەدەستی خۆی بوو و بەشێکیشی لە دەرەوەی توانا و ئیرادەی خۆی بوو. یەکێ لەوانە با بڵێن
ئەو ئامراز و میکانیزمانی لەژێر دەستی ڕۆشنبیری کووردا بوو و شێوازی گەیاندنی گوتارەکانی بە خەڵک لە ڕاستیە زۆر بەهێز نەبوون وەکو کەنادارەتیش باسی کرد. ئەوەی توانی لە ڕێگەی گۆڤارێکەوە یاخود دوجار بتوانێت با بڵێن ئیستیغلالی ئەو چەند ساڵێ جارێک کوڕێکی شتێکی لەو جۆرە بکەن، ینی زۆر بەهێز نەبوون میکانیزمەکانی دەستیان وە توانیان ئەوەندە نەبوو کە بتوانن مەسەرەن لە ڕێگەی کەناڵێکی ڕاگەاندنی تایبەت بە خۆیان بتوانن ڕخنەکانیان بگوازنەوە بۆ ناو کۆمەلگای کوردی. یەکێکی تر لەوانە گرفتی نێوخۆیی بوو. گرفتی نێوخۆیی مەبەستم بە چییە؟ سروشتیە کە کاتێک ڕۆشنبیران جیاوازن لە یەکتری، بەڵام ناسروشتیە کاتێک نەتوانن ڕخنە یەکتری قبولکەن. ئەمە گرفتێکی گەورەیە بەڕاستی، چونکە ئەسڵ وایە ڕۆشنبیر پەیامی قبولکردن و لێکبردن بات بە خەڵک لە کاتێکا کە خۆی وەکو ڕەمزێک نەتوانێت ئەوە لەگەڵ ڕۆشنبیرێکی تری کۆمەڵەکەی خۆیان قبولکە لە ڕاستیە ئەمە کارەسەتی گەورەیە بڵێ ئەمانە ڕێگربوون لەوەی کە پەیامەکانی ڕۆشنبیران کاریگەریان دروست نەکردێت گرفت بوون لە بەردەم ڕۆشنبیری کورداکردنی بۆ دروستبوونی کاریگەری بەدڵنیاییەوە کاریگەریکی باش، چونکە بەشە لە کاریگەری هەر هەبوو. بەڵام ئەی مامۆستاهیوە بۆچی ئەو خاڵەشی بۆ ئیزافە ناکەی دەسەڵاتی سیاسیش ئەندازێکی گەورە ڕێگر بووە لە بەردەم چۆنەڵی تەوزیفبوونی و کاریگەری دروستبوونی ئەم گوتارە ڕۆشنبیرە. ئەوەشم دیاری کردو لای خۆم کە ئاڵم بەهێزی نوخبەی سیاسی بە حکمیەوەی کە هەم بەهێز بوون و هەم زۆر بە ئاسانی سەرچاوی داهاتیان نەک سەرچاوی داهاتوانێت کاری چواشەکاریشان زۆر بوو ڕاستەکەی و ئەمەش گرفتێکی گەورە بوو بۆیان، چونکە ئەوان بە حکمی ئەو کەناڵە زۆرەی کە لە بەردەستیان بوو و بە حکمی ئەوەش کە زۆر بە ئاسانی لەبەرەوەی دام و دەستگای ئیداریان لە بەردەستا بوون تەنانەت ئەتوانی بەڵگەنامەی ساختەش دروستکەن بۆ لەکەدارکردنی ڕۆشنبیران هەموو ئەمانە لە بەردەستا بوو لەبەرەوە ئەمەش لە ڕاستە گرفتێکی تر بووە. من پێ دەڵێم کە هەندێک گرفتەکان بەدەست خۆیان بووە، هەندێکیش لە گرفتەکان لە دەرەوەی ئیراد و خاڵێکی تر لەوانە حەزەکەم ئەوە تاوەکەم با بڵێن دوورکەوتنەوە لە کۆمەلگای کوردی و ئاوارەبوون و بەرەو هەندەران ڕۆیشتن. ڕاستە ئەمە ئەکرێت لە ڕوویەکەوە ئیجابی بوو بەوەی کە چۆ دنیای دەرەوە بینێەوە تێکەڵ بە ڕۆشنبیری و چەمکەنوێکانە بێتەوە، بەڵام دوورکەوتنەوە لە کۆمەلگای کوردی و لە دوورەوە ڕخنەگرتن لە ڕاستیە ناتوانێت کاریگەری. بەڵام ئەمانەی ئێوە زیاتر فۆکسەکەی هەر بۆ نوخبەیەک یا جەماعەتێکی دیاریکراوە ئەی بوو بەواتە گشتەکەی قسە لەسەر ئەودا بەشکاریەوە بازەوە ناکەی کە ئێوە ڕۆشنبیرانەی ناوخۆ تا چەند دەوریان هەبوو لە بەرهەمێنانی عەقڵێتێکە و شەرعیەت پێدانی سەرکوتکاری سیاسی و کۆمەڵایەتیدا کە بۆ خۆی لە ڕێگەی گوتار و نووسینەکانی ئەوانەوە لە ڕێگەی خیتابەکانی ئەوانە کاریگەریە بوو. بەدەر لەوەش ئێمە ڕۆشنبیری ئەمە گرفتێکی تریشیان هەبووە، ینی من بەتەنها مەبەستم لە نوخبەیەکی دیاریکراو نە ڕاستەکەی گرفتێکی تر لە گرفتی ڕۆشنبیری کوردی ئەوەیە کە ڕۆشنبیری کورد یان ئەوە تا سەلیقەی وەکوڵێ فۆکس خستنە سەر کۆمەلگای کوردی بە تەواوی نەبووە تاوەکو بتوانێت کەلێنەکان بە تەواوی دیاری بکەوە پەنجە بخاتە سەریان و ڕخنەیان لێ بگرێ. بۆیە زۆر جار ئەو ڕخنانە ڕۆشنبیری کوردی هەیەیان بووە ئەتوانم بڵێم گواستراوەی ڕۆشنبیرانی ناوچەکە یاخود زۆر جار لاساییکردنەوەی ڕۆشنبیرانی ئەوەی کە وەکوڵە پێگەیەکی جیهانی هەیە هەوڵیان ئەوە بکەنەوە کە ئەمە گرفتێکی گەورەیە، چونکە ڕاستە ئەشێ لە قۆناغی مێژوویەکان گرفتی نێوان دوو کۆمەلگا هاوشێوەی یەکتر بن، بەڵام هەرگیز وەکو یەک نین بەتەواوی. لەبەرەوە هەموو ئەمانە گرفت بوون لە بەردەم ڕۆشنبیرانی ئێمە لێرە. جگە لەوەش زۆر جار هێزێکی ینی با بڵێن ئەوەیش کە لە نوخبەی سیاسی وەکوڵە میکانیزمێکی تریشی بەدەستەوە بوو، ئەوش ئەوە بوو بەکارهێنانی ئەو کەسانی کە وەکو با بڵێن شوناسی ڕۆشنبیریان هەیە وەکو ڕۆشنبیر دەرەکەون لەناو کۆمەلگایە بۆ ڕەتدانەوەی تێڕوانینی ڕۆشنبیرانی دەرەوەی خۆیان. بەڵێ سوپاس مامەسا. پێدوانیە کاک عەدالەت بۆ خۆی تەرجەمەبوون و هەروەها زمانگرتنی ڕەخنەی ئەمانە بۆ تەرجەمەبووە تێپەڕاندنی بۆ ناو کۆمەڵی هێزی سیاسی کە ڕەخنەگر بن و ئۆپۆزیسیۆن بن و قسە لەسەر کەم و کورتیەکان کەن بۆ خۆی ئەمەش دەستکەوتێکی گەورەی ڕووناکبیرەکانە کە لە سەرەتاوە لە ڕووی تیۆریەوە وەکو مامۆسا ئاماژەی بۆ کرد لە ڕێی کۆڕ و سیمینار و سیمپۆزیەمەکانەوە ئەمانیان پەخشە کرد، بەڵام دواتر ئەمانە زمانیان گر یا هەندێک جار تێز و بیرکردنەوە و تیۆرەکانیان چووە ناو تەرجەمە بوو بۆ دروستبوونی ینی هێزی سیاسی و ڕەخنەی گەورە دروست بێ لە دەسەڵاتی سیاسی کە بە پێناسە ئیدواردەکەش بڵین یەکێک لە کۆڵەکانی ڕووناکبیر و وەزیفەکانی بریتە لە ڕەخنەگرتن و داواکردنی ئازادی. وەکو باسمان کرد هەلو مەرجە سیاسەکان و واقعی هەر کۆمەلگایەک لە قۆناغێکی دیاریکراوە ئەوە کە جارێکی تر باڵانس ئەداتەوە بە یان پێگە ئەداتەوە بە گوتارێکی دیاریکراوە دیسکۆرسێکی دیاریکراوە چ لەبارەی
هەر کێشێک لە کێشەکانی کۆمەلگاوە بێت چ لەبارەی هەر پرسێک لە پرسە مەرکەزیەکانیەوە بێ بۆیە کاتێک کە باس لەوە بکرێت بۆ نمونە ڕۆڵی ڕۆشنبیران لەوەی کە یارمەتی دەربوون لە قۆناغا لە قۆل قۆناغی کە بە باسمان کرد بۆ ئەوەی دیدی ڕخنەی سەر هەڵدا سەبارەت بە ئەزمموی هەرێمی کوردستان بێگومان ڕۆڵی خۆی هەبووە بەڵام کێشەکە ئەوەیە ئەم دیدە گەشە ناکە پەرە ناسێنێ لەبەرەوەی بەناو قۆناغێکی مێژووی ئەتیە پڕێکە دنیای کێشە و بربەستی خۆی هەیە لەوە بەشێک لە بربەستەکان پەیوەندی بە خودی ڕۆژی ئەگە ببوورە لێرە وەڵامەکەت بیرەچە پێ دوانی ئەو واقعی ئێستاتیای ئەژین وە لە ئەو ناکۆکی و زۆر جار لێک یعنی بەرامبەر وەسانە نوخبە سیاسیەکان بەرامبەر بەیەکی بەشێکی ڕۆشنبیرەکان بۆ خۆیان بەرهەمێناو کە زمانی ڕەخنەیە و کە زمانی نە و نەخێرکردنە پێدوانە ئێستا لە ناو ئەوە ئەزمموی و حاڵەتەکەین بێگومانیان ئێمە قسە لەسەر ئەواگەین کە لە کۆتاییە کاتێکانی قەزیە دروستە بێ بە قەزیی مرکزی وڵات ئەنێ ئێستا بۆ منە کێشەی گەندەڵی لە وڵاتەیە کێشەیەکە هەموو مانەستی پێەکەین کێشەی خراپی بەکارهێنانی سوڵتەی سیاسی لە کوردستانە هەموو مانەستی پێەکەین کێشەی بۆ نمونە خراپی باری ئابووری کە بەڕاستەوخۆ پەیوەندی بە خراپی ئەدای حکومڕانێتیمانەوەی لە هەنێ سەکتەری دیاریکراوە کە پەیوەندی بە اقتصادی وڵاتەمانە هەموو نەستی پێکەین بۆیە لەم کاتەیە بەعکسەوە من ینی پێم وابێ ئەو کاتانەی کە کێشەکان و قەیرانەکان زەقە بنەوە ڕۆڵی ڕۆشنبی پاشەکشاکە چونکە لەو کاتەیە کە کێشەکە ئەبێتە کێشەیەکی گشتی پێویستی بە هێزی گروپێکی کۆمەڵایەتی دیاریکراو نییە بۆی دیاری بکە چکە ڕاستەوخۆ مەسی ژیانی هاوڵاتیەکەکە پێویستی بە چاوێک نییە بۆ ئەوەی لێوەی تەماشا بکە بزانام چی پێ دوایە ئێستا حزوری ئەوان لاوازە ڕۆشنبیران ئێستا ئەتوانن لەگەڵ هاوشانی هاوڵاتیان و گروپەکانی تری کۆمەلگای مەدەنیە ڕۆڵی بجێڕن ڕۆڵی پێشڕەوایەتی ڕۆشنبیر خۆی لە بنەڕە تا کۆتایی پێهاتووە بەڵام ئەوان وەکو هەنێ جار وەکو کاراکتەری ڕەمزی ڕۆڵیانەیە بۆ نمونە تەنانەت و تەماشای ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو ڕۆشنبیرەکان ڕۆڵێکی ڕەمزیان هەبووە کاراکتەری تر بڵێ ڕاستە و خۆ بێنە ناو ناڕزایەتی و هەیە جانە جەماوەریەکان من پێم وایە ئەوان وەکو کاراکتەرێک لە پاڵ کاراکتەرەکانی تر ئەتوانن ڕۆڵ بجێڕن یعنی ئەو قۆناغە پێشڕەوای یعنی بۆ نمونە ئێمە بەس لە قۆناغێک بەسمان لە قۆناغێکرد کە دنیابینی ئەبەخشێتەوە بە ئینسانی کورد ینی ڕوویەکی نوێی لە بەرهەمە هێنێ سەبارەت بە قەیرانەکانیەوە بەڵام لە قۆناغێکی ترا کە قەیرانەکان پەراسێنێ و ڕاستەوە خۆ کاریگەری لەگەڵ لەسەر ئینسانی کورد ئینسانی کورد خۆی هەست پێکە پێویستی بە هیچ کەسێک نییە بۆی دەستنیشان بکە هەنێ جار بەعکسەوە توانای دەستنیشانکردنی ئەو قەیرانەوە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیانە لەلای هەنێ لە کارکتەرەکانی ناو کۆمەڵگەی مەدەنی ناو چین و توێژە جیاجیەکان ئەشی هەنێ جار لە ڕووناکبیران زۆر مۆفەقتر بێ وەلەمە لە ئەزمموی عالەمی عەرەبیش هەیە بەشێک لە ڕۆشنبیرانی عالەمی عەرەبی هەستیان بەوە ناگرت کە شتێک هەبێ لە وڵاتانی ئەم ناوچەی ئێمە ناوی بەهاری عەرەبیەوە بۆ هەمیانە هەنێ توێژی کۆمەڵایەتی بەڕاستی بەشێک لەوانە گەنجەکان بوون کە ژۆرشی 25 ژیانایەری مەسریان دووانی من ماوەی بەرنامەکەم تەواو بەگەل لەسەر کۆی تەوەری بەرنامەکە نیو خولەکات ئێمە ئەگەر شتێکت مابێ ئیزافەیەک و دو قسە لەسەر کاریگەری ئەو ڕووناکبیر لەسەر وشیاری تاگ و هەروها دەسەڵات کە لەو ساوە مناقەشێکی ئەرکی ڕۆشنبیران ئەوەیە لەم قۆناغەیە ئەوەیە کە ئاگاداری ینی چکە سەرچاوەکانی زانیاری لە بەردەستی هاوڵاتیانە ئەوەی لە بەردەستی ڕۆشنبیرانە زۆرتر نەبێت کەمتر نییە هەموومان سەرچاوی ڕۆشنبیری زۆرمان لە سەرچاوی زانیاری زۆرمان لە بەردەستایە کە هوشیارمان بکاتەوە بەرامبەر بە ڕووداوەکان بەڵام جیاوازیەکی ڕۆشنبیر ئەشێت لە هاوڵاتیەکی ئاسایی ئەوە بێکە وەکو لە پێناسەکەی ئیدوار سعیدە هەیە کەسێکی بوێرە یان لە پێناسەکەی بێندا هەیە کەسێکە ئامادەیەکە بۆ نمونە چەند نازانین ئەمە تا ئێستا لای چەند کەس هەیە ئامادەیان بێ ئامادەی ئەوەیە لە سێدارە بدرێ لە پێناوی وتنی حقیقەتێکە ئەمەیە کە ڕۆشنبیر ئەتوانێت جیاب بکاتەوە لە هاوڵاتیەکی ئاسایی کە لەبەر زیاتر و لە اعتیبارێک ناتوانێت هەموو شتێ بڵێ بەڵێ سوپاس کاک عەدالەت دکتۆر هیوا ئەگەر ئیزافەیەکت مابێ بەڵام من هەمیشە ئەو پرسیارەشی لەگەڵا بکەم ئایا وەکو کاک عەدالەت وەزیفەی ڕۆشنبیرە ئەگەر لە هەرێمی کوردستان بڕیار بێ خەڵکی خستبێتە سەر ئەوەی کە ڕەخنە بگرێت و نەخێر بکات و داوای ئازادی بکە دیوێکی تری شاو بۆ چوونەی کاک عەدالەت لەم ساتە وەختەدا کە ساتە وەختی قەیرانی سیاسی و پێکەوەڵ نەکردنی نوخبەی سیاسیە یعنی ئەمان خیابیانێ و پێویستە ئەمەش حزوریە بێ و ئەم وەزیفەیە بێ بەردەوام بێ وەستانی نییە لە ڕاستیە منەمێ لەوە دەست پێ بکەم کە ئەم کۆمەلگای ئێمە شەڕی کەمیتیانە شەڕی زۆری تایە ینی ئەنواع شەڕیتیایە و ئەنواع شەڕیشی تیا دروست کراوە بە ناوی شەڕی نێوان ژن و پیا و شەڕی نێوان باوک سەلاری و دایک سالاری و شەڕی نێوانەوەی کۆن و نەوەی نێو نەوەی شاخ و نەوەی شار و ئاین و ئەلمانیەت و مەسەلەن زۆر شتی لەم بابەتانە دروست کراوە ئەو گرنگە ئەمڕۆ ڕۆشنبیر
دیارترین پەیامی لە ڕاستیە پەیامی یەکتر قبولکردن و تەسامح بێت چونکە ئێمە وەکو لە شەڕمان کەم نییە لە ڕاستیە لەوەمان کەمە ئێمە چۆن بتوانین بەو جیاوازانەی خۆمانەوە بژین من هەمیشە ئەڵێم ئێمە دوو کەسی جیاوازی ئەم کۆمەلگایە لەم شارە جێگان نابێتەوە چن لە نەرویج بەیەکەوە دانیشن و گرفتێکیشیانی و لەوانێ دراوسێش بن لە ماڵەکانیانە بەڵام لە کۆمەلگای ئێمە قبولی ناکات بۆچی لەوێ هەرو دوو کەسن بە عینەن ئەفکار و تێڕوانینی خۆیانەوە توانن بەیەکەوە بژین بەڵام ئەم کۆمەلگایە هەوای کوردستان هەروانە بۆ ناپڕ بۆ لە ناکۆچی ئێمنیش ئەمە ئەوە بڵێم کە ڕۆشنبیر لە ڕاستیە گرنگترین وەزیفەی بریتە لە دروستکردنی تەگایی و یەکتر قبولکردن هەوڵدان بۆ کەمکردنەوەی ئەو درزانەی کە لە کۆمەلگای کوردی بۆ ئەم ساتە وەختە دکتۆری بەدڵنیاییەوە من باسیەوەکەم کارم کەمکردنەوەی درزەکان لە ڕاستیە کۆمەلگای کوردی هەموو پێکاتەکەی درزی گەورەیە شەبقی گەورەی تایە لەبەرەوە ئێمە چۆن بتوانین ئەمانە جارێکتر بکەینەوە بە کۆمەلگا ئەم کۆمەلگا پەڕەوازەیە کە فەرقی نێوان دوو گەڕک و دوو شار و دوو حیزب و نازانم دوو چی وای لە هاتووە کە هەمومانی دابش کردووە لە ڕووی جەستەی و لە ڕووی بیرکردنەوە عقلیەتمانەوە ئێمە چۆن ئەمە جارێکی تر وا لێ بکەین خەڵک بەم تەشەنوجە نەژی چۆن وا بکەین خەڵک بتوانێت جیاوازی بەرامبەرەکەی پێ دوای ئێستا حزوریانی و غیابیانی ڕووناکبیران لەم دۆخە ناجێگیری ئێسایرمی کوردستانیەوە ئێستا غیابی ڕۆشنبیر بۆ کاریگەریان نییە غیابێکی گەورەیە هەندێک لە هۆکارەکانی باس کرد کە عدالەت کە کۆمەڵک شتی باس کرد کە لەگەڵ ئەوانەشا مەسەرەن هەندێک گۆڕانکاری لەناو نوخبەی سیاسی ڕوویاوە کە جۆرێک لە کرانەوە هەیە و ئەو ئازارە ناچێژن بە ڕەخنەکان وەکو جاران لەبەرەوە ئەمەش هۆکارێکی ترە لەگەڵ ئەوەی کە لە هەمان کاتا ڕۆشنبیری ئێمە پێویستی بەخۆ ئەپدەیتکردنەوە هەیە پێویستی بەوە هەیە کە چیتر ئەو ڕەخنە حازرکراوانی کە پێشتر هەیە بوو وازیان لەبێنەوە بکەوێتە کاری ڕەخنەکاری نوێ بۆ ئەوەی کە ئەمڕۆ کۆمەلگای کوردی پێویستی پێێتی وە چۆن بتوانین ئەم واقع بگوازینەوە بۆ واقعێکی لەبارتر و گونجاتر. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هیوا عەزیز مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد سپاس بۆ کاک عەدالەت ئەبڵان و سەر سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.